السادة الأفاضل، القادة السياسيين، الحضور، النخب السياسية والمجتمعية، السيدات والسادة الحضور، السلام عليكم جميعا ورحمة الله وبركاته. نتذكر جميعا كيف وقف الرئيس العراقي الأسبق والزعيم الكردي الراحل مام جلال طلباني قبل أكثر من عقد من الزمن في العاصمة بغداد في يوم الشهيد العراقي، وفي احتفالية ذكرى شهيد المحراب الخالد، مخاطبا إياه بأبيات شاعر العرب الأكبر الجواهري، مرددا على الملأ: باق وأعمار الطغاة قصار. برای بەڕێزم سەماحەتی سید عەمار الحەکیم سەرۆکی ڕەوتی حیفەی نیشتیمانی، وهروەها برای بەڕێزم جەنابی کاکمەری سید عەلی ئامادەوانی بەڕێز، ئەمڕۆ لە ساڵیانی بۆنێکی خەمناکدا ئێمەی باوەڕداران سەرکوتکاری عێراق و هاوبەشی شەراکەت و پێکەوە ژیانی ئاشتیانە تەرخان کرد. ئەم ڕۆژانە 15 ساڵ بەسەر تیرۆر و شەهیدکردنی ئایەتوڵای عوزما سید محەممەد باقر الحەکیم تێدەپەڕێت، بەڵام خاڵیبوونی جێگەکەی لە کایەی ئاینی و سیاسی و نیشتیمانی وڵاتەکەدا ڕۆژ لە دوایە بەرجەستەتر دەبێت. ئەم ڕۆژانە وڵاتەکەمان لە هەموو کات زیاتر پێویستی بە حەکیمی عێراقە لە ساڕێژکردنی دینەکانیدا. ئایەتوڵا سید محەممەد باقر الحەکیم و بنەماڵە تێکۆشەرەکەی پێگەی گەورەیان هەیە لە نوێژی عێراق و مافیان هەیە بەسەر هەموومانەوە. ئایەتوڵا عوزما سید محسن الحەکیم خاوەنی تۆمارێکە لە بڕیار و هەڵوێستی مێژوویی. خوێنی ئەم میلەتە تێکەڵاو بووە لە ئیستاشا کە پرۆسەی بنیاددانەوە و پەرەپێدان و بوژانەوە لە عێراقا جێبەجێ بێ، پێویستە هەمومان لەو سەنگەرەیە بمێنینەوە بۆەوەی عێراقێک لەسەر بنەمای مافی هاوڵاتی بوون و دەوڵەتی یاسا و یاسا سەروەری و لەژێر چەتری دەستورە زامن بکەین و هەموو کێشە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغا چارەسەر بکەین.